بینەران سڵاوتان لێبێ و کاتتان باش لاڵقەیشتری بەرنامەی ئەڤڕۆ جارێکتر پێتان دەگەینەوە. قەیرانەکان بەردەوامە و درێژەی هەیە، هەوڵەکان بە بنبەستگەیشتنەوەی تا ئێستا دەبیندرێ بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخەی لە ئێستا هەیە. خەڵکیش لە ڕێگای مانگرتن و خۆپشاندان و ناڕەزایەتی شەقام لە هەوڵی دروستکردنی فشاردایە بۆ دەستکاریکردنی ئەم بارودۆخە و بۆ فشارخستنە سەر لایەنە پەیوەندیدارەکان. لە ئێستادا بزوتنەوەی کۆمەڵایەتی و ناڕەزایەتی شەقام بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو و ئەوەی ئێستاش دەبیندرێکە پێشبینی دەکرێت بەردەوام بێتن لە بەردەم کۆمەڵێک تەحەدی گەورەدایە. لەم ئەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی ڕۆڵی ئەم چالاکیە جەماوەریانە و بەردەوامی قەیرانەکان، مامەڵەی لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ناڕەزایەتیە جەماوەریەکان، چۆن ناڕەزایەتیە جەماوەریەکان لە ڕێگای خەباتی ناتوند و تویژیەوە بتوانێت بەردەوامی پێ بدرێ لە پێناو بەشداریکردنی خەڵک لەم فەزایی کە لەلایەن پارتە سیاسیەکانەوە یان لەلایەن دەسەڵاتەوە احتیکار کراوە. گفتوگۆی ئەم تەورە لەگەڵ بەڕێز کاوا بێسەرانی نووسەر و هەڵسوڕاوی چەپ دەکەین کە ڕاستەخۆ لە سودیەکانمان لەگەڵمانە. بەڕێز کاوا بێسەرانی سڵاو دەبێ و کاتت باش. دەسپاس بۆ بەرنامەکەتان و سپاس بۆ تەلەڤیزیۆنی ڕێگاش. گەلک سپاس لەوە دەست پێ بکەم ئەوەی دەبیندرێ ئەم ناڕەزایەتیانەی ئێستا هەیە لە بەرامبەر و بارودۆخە، خوێندنەوە چییە بۆ ئەم ناڕەزایەتیە کۆمەڵایەتی کە لە ئێستا هەیە؟ لە ڕاستی پێشوی باسی ناڕەزایەکەم بکەین، باسی خودی قەیرانەکان بکەین. بۆچی ناڕەزایی هەیە و بۆچی نییە و ناڕەزایی لەسەر چی هەیە؟ کەمکردنەوەی قەیرانەکان بەتەنها بە نەبوونی موچە ئەمە حلی مشکلە گەورەکە ناکەکەوە خودی ئەزمەی قەیرانێکی سیاسی هەیە لە خودی سیستەمی سیاسی لە کوردستانە کە لە ساڵی 92 دروست کراوە لێرە. ئەم قەیرانە سیاسانی کە کوردستانی گرتوتەوانێ، ئەم ئەزمە سیاسی کە کوردستانی گرتوانێ بەشێکە لەو سیستمە سیاسی کە دروست کرا کە سیستمێکی شمولی کە ئۆرگانەکانی حیزبی دەسەڵات کۆنتترۆڵێکی تەواوی ئەکا بەسەر هەموو مەفاسدەکانی ژیانی میلەتە و ئەمە لایەکەوە لای شۆش نەبوونی هیچ پرۆگرامێکی با بڵین ئابووری کۆمەڵایەتی بۆ گۆڕین و پێشخستنی کۆمەلگای کوردی بۆ بێتە مەرحەلەیەکی پێشکەوتە دەتوانێت. جەنابەت دوایە ئەمەی ئێستا هەیە لە نەوەتەکانەوەیە، بەڵام بۆچی لە ئێستاە دەگاتە بنبەست؟ ئەمە یعنی لە کاتێکە ئێمە مێژووی زیاتر لە 20 ساڵ 25 ساڵ حکومڕانیمانەیە، بەڵام ئێستا خەریکە بگەڕێنەوە مربعی ئەوەل. بەڕێزم زۆر سەبەی هەیە کە ئێستا گەشتە دەرەجە. یەکەم لەو سەبەوانەیەکەوە بابەرسێکەوە ئێمە دوژمنی سەدامان هەبوو. لەبەرەوە خەڵکەکە رازی ئەبوو بۆی کە هەشتێ بێت هەڕێت دوژمنێکی بەرامبەر هەموو. دووەم دوای سلابنی سەدام ئەساس ئەمە با بڵین مەرحەلەیەکی موقەتە ئەڕوا بەرگا ئێتە پێشەوە. لەبەرەوە گۆڕان ئەم خەڵکیەوە بێدەنگ بوو لەبەر مەسلحەتی نەتەوایەتی گەورە بێدەنگ بوو. بەڵام ئەمە بەردەوامبوونی حیزبەکانی دەسەڵات مانەوەیان بەم شێوەیە پێشنەخستنی کۆمەلگای کوردی، نەبوونی پرۆگرامێکی اقتصادی یان ئیجتیماعی، نەبوونی بۆ چوونێکی استراتیژی بۆ چۆنێتی گۆڕانکاری ملەتەکە ناو کۆمەلگاکەیە، ئەمەی وایکەوە خەڵکە بێتەوە بێزار بوو. ئەمە یەکەم ناڕەزایی نییە، ناڕەزایی تۆ پێشتریش ڕوویە لە ساڵی ئەوزانی لە 2011 ناڕەزایکی زۆر گەورە ڕوویە، بەڵام ئامانجەکەی چی بوو؟ بەداخەوانی ئەو پارتە سیاسیانی کە خۆیان بە ئۆپۆزین دەئەنا بەکاریان هێنا بۆ بەرژەوەندی خوان کە ئەوگاتە ئەو دەرەجی کەوا بوو و وای لێ هات کەوا نوعێک لە ئەتوانین بڵین ئاشبەتاڵێکی سایکۆلۆجی دروست بۆ ناو خەڵکەکەیە کەوا جارێشکە بێتەوە بە زەحمەتر بێتەوە دەرەجەکە. بۆچی من بۆ دەرەجەیە؟ لەبەر ئەوە ئیستا کە خەڵکە گەشتە ئەو دەرەجەیە تەنها نابێ ناڕەزایی بێ لەسەر تەنها موچە، ئەبێ ناڕەزایەکە باش. جنابەت ئەمڕۆ کە سێری یعنی لە ڕێگای فەیسبووکەوە سێری وڵاکەی جنابتانم کرد، پێشەوەی بن بۆ ئێرە بەشدار من لێچێ لە خۆپیشاندانەکان لە شاری سلێمانی. ئەوەی ئێوە لەسەر لافیتەی خۆپیشاندەران بینیتان چیتان خوێندەوە و
دروشمی خەڵک چییە و داواکاریەکە لە چی چڕبێتەوە؟ لەو بڕام دروشمی کە حیزبی سیاسەکان هەڵەگرن تعبیر ناکە لە دروشم و لە ئاواتی خەڵکەکە جارێشکە ئەگەڕێمەوە کەمکردنەوەی بۆ مەسەلەی موچە کەمکردنەوەی ئەو قەرانە گەورانە کە خەڵکەکە تیاژی ئیمڕۆ لە کوردستانە بە تووشی کۆمەلگایە بووین کۆمەلگایە کەوا مجتەمەعیشی نەعەدالەتی دروست کردووە لە هەموو مەجالێکی حیاتە بەشی خوێندن وەرە بەشی تەندروستی وەرە بەشی دەرامەتی لە هەج بەشێکا وەرگی تماشاکەی دوو کۆمەلگای جیاوازە کۆمەلگایە کە خاوەن پارەیشی زۆرە کە خاوەن گەنجەڵەکانن کە خاوەن پرساوە سیاسەکانن کە خاوەن ئەو کەسانی پەیوەندیی دەهەیە و لە زۆربەیەوە تا ئیستا کۆنتڕۆڵی گەورەی هەمولای کردووە و ژیانێکی باشیان هەیە لە کوردستاندا بەش بۆ دوو دنیای دەوڵەمەندەکان و دنیای هەژار حتمیەن دۆنێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو مسافەی زیاکات ئەم قەیرانەی کە ئێستا گەیشتۆتە چلەپۆپە تەبریرەکەی ئیتلافی حکومڕانەوەیە کە بەهۆی فاکتەرە دەرەچیەکانەوەی هەرم ڕوبەڕووی ئەم دۆخەبەوەتەوە و بەرپرسیارەتەکە یعنی هۆکار و ئەسبابەکە ئەسبابی دەرەچیە کەمتر ناوەخۆی من ئەوە بەڕاست دانانم سەبەبی سەرەکی بۆ ئەم قرانەی کە ئەبینم سەبەشی سەرەکی ناوەوەی نەکی دەرەچیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە ئەم حیزبە سیاسانی کەەوە بەشداری سڵتان کردو دەسەڵاتیان کردو لە ماوەی ئەم 20 ساڵی پێشوە هیچ نوع بەرنامەیەکیان نەبوو بۆ پێشقستی ئەمەتە تەنها کۆنتڕۆڵکردنی هەموو ئۆرگانەکانی ژیانی نەبێت ئەم ئۆرگانانەی ژیان لە هەموو بەشێکی ئابوووریە سیاسیە کەڵتوریە بەم شێو کۆنتڕۆڵکردن نیانتوانیوە بەدیلێک دابنێن وەیە لەبەرەوە لە ڕاستیە من هەمویان بە لێپرساو دانێن بۆ ئەوەی ئەم ڕۆتیا بێتوانێت تەنها حیزبی سیاسی نییە هەموو حیزباسەکان لێپرسراون بۆ ئەوەی ئیمڕۆ ئەبینی ئەم قەیرانی کە ئەبینی بەرەنگاوانێ جۆرێک لە نائومێدی دەبیندرێ یعنی ئەوەی کە ئەم زۆرە ناڕەزایەتیانی هەیە کە یان ئەوەی کە لە سوسیال میدیا ئێمە دەبینین هەندێک زاردەوترێ خۆپیشاندان و ناڕەزایەتیش ناتوانێەوە هیچ بە هیچ ناکاتن کۆچی لەگەڵەوەی ینی ئەنجامی ئەو ناومێدیە و کاری ئەم ناومێدیە چێکە لە ناو خەڵکە هەیە کاری ئەم ناوجەوەیە کەوا نەبوونی بابڵین نەبوونی بەرەیەکی سیاسی یان بەرەیەشی ڕێکخراوی طبعا هەیە کە بتوانێت سەرکردایەتی ئەم ناڕەزانە بکە لە ڕێگاشی ڕاستەوە بۆ بۆچوونێکی ڕاست و بۆ ئامانجێکی ڕاست و بۆ استراتێژێکی ڕاست پێ دوایە مەشروعی سیاسی بەدیل نییە؟ مەشروعی سیاسی ئەگەر مەشروعی سیاسی بەدیلە بەڵام چ مەشروعی سیاسی شەی بابەرگاوە شێ سەرکردایەتەکە شێ هەڵگرێتی حیزبانەیەکەوە 25 ساڵە هەڵی گرتن منەگەڕێمەوە چی ئەم قەیرانەی کەوا ئیسای بینی نەتیجەی فەشەلی سیستمی سیاسی کوردستانە ئەمە هەیە کەواتە جۆرەکە لە تەراکم و کەڵەکەبووی ڕابردوو ئەمە ئیسپاتی کرد کەەوە ئەم قیادە سیاسانی کەەوە کوردستانە بەن بەڕێگاوانەیە لە ماوەی ئەم 25 ساڵ فەشەلیان کرد لە قیادەی میلەتی کورد بۆ گۆڕانکردنی میلەتی کورد بۆ هێنانی پێشەوەی گۆڕانکاری ناو میلەتی کوردە لەبەرەوەی ئەو کەسانی کە ئەیبینی ئیمڕۆنکە هیچ شێک ئەمەلێکانی پێ دوای ئەمە فەشەلیان کردووە خەڵک ئەمە بارودۆخێتی ئۆپشن و بژاردی تر چیە لە بەردەستا ئۆپشن و بژاردنەکەەوەیە کەوا بەردەوامبووی ناڕێزاویەوە دوورکردنەوە لە ئامانجە پشکۆلەکانی وەکو موچە چەند گرنگە لەوە کە بیرێت بەڵام ئەبێ ئەوە خاڵش پچوو بێ لە ئامانجە گەورەکە لە ئامانجە گەورەکە پێویستە خەڵکەکە داوای گۆڕینی سیستمێکی دیموکرات ئەمە سیستمەکە بە سیستمێکە حیزبی قائید فڵترەکە بە هەموو شتەکە سیستمێکەوە گەندەڵی هەمولاش کردوێتەوە سیستمێکەوە ئەندامانی سەرکردایەتی ئەندامانی مەکتەبی سیاسی بۆیان هەیە مافیان هەیە هەموو شتێ بکەن سیستمێکەوە حیزبی قائید ئەتوانێت بێتە هەموو ئۆرگانێکی ژیانەوە سیستمێکەوە بێت و نەبوونێکی استراتیژیەکی ڕوون بۆ دواڕۆژی ملەتی کورد بۆ پێشخستنی بۆ هێنانێت پێشەوەی ئیمڕۆ ژێرخانی ئابووری کوردستان پێگەوتە لە عەرەبانە و عەرەبانی خەڵکەکە ئەو گەنجە بچێوەشی تەماشا بسۆ سەجادەکانی ناو سلێمانیان هەولێر خەریکی دەلاچیە خەریکی گۆڵە بڕێ فرۆشتنە خەریکی شیشە خواردن ئەوەی کە بتوانێت ڕاکەتە دەرەوەنێ
اما بالمقابل شيء كشيء اي قراني لبرسرا قراني دولمان قراني اواني تشكن برو او بوچونه سیاسی که واه ابي حول دعواب كرين رازك بردوام بي بو غوريني ام سيستميك اراب بريغاو كوا 24 ساله اميرتي كل بريو كاثبات كلا او نامس او استراتيجي كان استراتيجي فاشله بيسي بغوريني كامل هي او استا هي كبتايبتي او لسلافيتي بشكل خوب شاندرا كان دي بينين او امر بيني ما خوب شانداني ك حزب الشيوعي لشاري سليماني ريش خستبو مامۆستایان لەلایەکی تر چین و توێژەکانی تر بە شێوازی جیاواز بەتایبەتی ئەو لافتی ئێستا چەپەکان بەرزیان کردوێتەوە پێیان وایە کە ئەو مامەڵەی لەگەڵ ئەم عەقڵەتی ئیداری قەیرانەکەیدا قەیرانەکەی سپارد بە قەیرانی تر بەتایبەتی مەسەلەی خەسخەسا بەتایبەتی مەترسی و مخاوفەکانی سندوقی درای نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی لەلایەکی تر ئەوەی ئێستا حزبی دەسەڵاتدار و دەستگای ئەعلامیە زەوەلەحیەکانیان تەرویجی بۆ دەکەن پێیان وایە بانکردنی بانکی دووەلی لە مانجی دوی ئەم ساڵ بە نووسراوی سەرۆکایەتی وەزیران یەکێکە لە دەستکەوتەکان ڕەنگە لە چەند ساڵی داهات و حکومڕانیەکی باشتر لەوەی ئەمڕۆ بێنێتەکایەوە بەلامەوە سێرێکە خۆن بە سیاسیدان ئەم کەسانە بێتەوە بەلامەوە سێرێکە ناتوان استفادە لە تەجروبەی میلەتانی جیهان بکەن بەلامەوە سێرێکە ناتوان نازان نەبێ بزانن نەتیجەی تەئسیراتی سیاسەتی بانکی دووەلی چی بوو لەسەر میلەتانی جیهان و چه تأثیرێکی هەبوو لەسەر فراوانکردنی با بڵێ مستەوای ژیان لە بینی چینی جیاوازە زۆر نمونە هەیە لەوە نمونەی ئەرجنتین کە لە ساڵی نەوەکانە تووشی ئیفلاسی کامیل بوو بە سەدەهان بلیۆن دۆلار لە قەرزار بوو کاملە قیمەتی دۆلار پارەکەی نەما پیسەتەکەی نەما ئەوە بوو کاتەوە هاتە سەر حکومەتێکە کاملەتەن ئەوان وەستان و واز بەرنامێکی ئابووریان دانا کە بێتوانێت چۆن ئەو پارانە جاریشکەوە نەگیرێتەوە سیاسەتی بنکی دووەلی لە هەموو جیهانە سیاسەتەکە لە خزمەتی سەرمایداریە سیاسەتەکە لە پێناوی چەوساندنەوەی هەژارەکانە و چین هەژارەکانە سیاسەتەکە لە پێناوی فراوانکردنی خەسخەسایە بەدەستی کەرتەکان سیاسەتەکە لە پێناوی فراوانکردنی ئەو نەعەدەلەت ئیجتیماعی کەوا هەیە هەچ وڵاتێک بەرە ئەو سیاسەتە چوبی گوێ لە ئەو سیاسەتە کرد بێت تەماشەکەی هەژایی تازای کرد بۆ یەکەم جارە حکومەت هەرێمی کوردستان دەوتری ئەمە دەستکەوتێکی گەورەیە وەکو وەزیر و بەرپرسەکان ئاماژەی پێ دەکەن بانکی دووەلی بەهانەی هەرێمی کوردستانەوە هاتووە عەقدی لەگەڵی کردووە و کۆمەڵێک شروتی فەرەز کردووە یەکێ لەو شروتانەی کە بەپێی ئەو پلانەی ڕایان گەیاندووە بۆ 3 ساڵ و دواتریش بۆ لە فترەی 10 ساڵە جێبەجێ دەبێت بە خەسخەسەکردنی کەرتی تایبەتە کەمکردنەوەی موچە و بە تایبەتی دەستکاریکردنی دەرماڵەیە و نێهێشتنیەتی و بە سپاردنی کەرتی کارەوە و کەرتی ئاو کەرتی تەندروستی کەرتەکانی ترە بە کەرتی تایبەت یعنی ئەگەر وابێ بەم تێگەیشتنی ئێوە بێ ئێمە لە ساڵانی داهاتوو ئەم فەجۆ ئەم جیاوازە چینایەتی هەیە دەچێتە ئاستێکی بەرزتر بە بۆچی من بەڵێ بۆچی متە چکە سێر ئەوەشە ئەم خەسەسەی کەکرێ ئەو کۆمپانیا بەشی کەرتە تایبەتەیە کەکرێ هەمووی کۆمپانیەکانی حیزبەکان خۆیانن جاریشکەینەوە کاتەوە سبینە کارەبا خەسەساکرێت ئەیتە دەستی کارەبا سیستیمێکە کەوا با بڵین ژێرخانێکی گەورەی هەیە بوونیشی تحتی گەورەی هەیە کەوا دەوڵەتی با بڵێ دەسەڵاتی کوردی یان دەوڵەتی عێراقی دروستی کردو کە پارێکی دۆی تاسەرف کردووە بە چه حەقێک ئەم پارە زۆرانەی کە خراوەتە ناو ئەمەرەوە تەسلیمی چەند کۆمپانیەکی ئەهلیەکرێت کە هەمان کۆمپانی حیزبەکانن جاریش بن بەڕێگەوە چێ مافی ئەو سەدەهانیان هەزارهان کرێکاری مۆزەفی کە تا ئیجەکات ئەنگێتوانێت چێ مافی ئەوە کاتکەوە ئەم کارە باوشتانەکەەوە نرخەکەی زیانەکە چێ مافی ئەوەیەکەوە خدماتەکە باشتر بێت چێ مافی ئەوەیەکەوە کارەباکە بەهێزتر و تواناتر و شت بێت چه سڵتەیەکە بێکەوە بتوانێت ئیشرافی ئەم خەسەسەی کارەبا بکە کەەوە نەهێڵێ ئەو شەکاتە تایبەتیانە بە شێوەیەکی ئێستا هەیە ئەوەی لە کرد لە دەستکردی تایبەت بووە وەڵامی ئەو پرسیارانەی تۆی بە ئیجابی نەداوەتەوە یعنی ئێمە سەریکرد بواری پەیوەندیەکان و بواری مۆبایل و گواستنەوە و ئەوەیە هەمووی با کەرتی تایبەت کراوە لە ڕووی کوالیەتی لە ڕووی پاراستنی حەقی مستەهلک مافی بەکاربەر ئەمە دەستەبەر نەکراوە نەکراوە
پێم بڵێ نبینم کەوا مەسەلەن مۆبایلەکانی ئێرە ئەو خزمەتانی کە هەیە بێ لەسەر مستەوەی ئەو قانزاجە بێکەوە ئەو سوودە بێ کە دەستیان نەکەوێت. با بنێت تەماشای وڵاتانی ئەوروپا بکەین. لە بەریتانی کە وڵاتی شەڕ ئیسمالی ئەتوانین بڵێ 250 ساڵە هەیە شۆڕشی صناعی لێ و پیشدادیەوە دروست بووە. شەرکاتی مەڵتی میلیۆنەری گەورە هەیە لێتوانێت. ئیش لەوانە با بین باسی مەسەلەی مۆبایل بکەین و تەلەفۆنکە. چوار ڕئیسی هەیە. لەسەر هەموو کۆمپانیەیەکی مۆبایل یعنی وا بڵێن خدماتی مۆبایل مؤسسەیەکی دامەزگای هەیە کەوا ئیشرافێکە چاودێری خدماتی ئەو شەریکاکە تا چ حتە لاحی نرخەکە لاحی خدماتیە لاحی کواڵەتەکە نشکە ئەگە بزانێ سەرەکی زۆرە فڕدەکە بەسەر دابەزێنێ بزانێ خدمەتەکەی خراپە غرامەیە ئەگە بزانێ چیەکات هەموویەوە چی ئەوواکە بۆ کوردستان چێ سەڵتەری کردو تا ئێستاوەنتی ئەم کۆمپانیایکەوە هەیە لێ خدمات هەیە دەسەڵاتیش لەژێرەوە بەرپرسان خۆیان دەستیانە ناو بازار خاصەتەن بەتایبەت بزڵبن بەتایبەتی ئەو کۆمپانیانی کەەوە ئەبێتوانێ هەموو ئەزانێت کۆمپانی حیزبەکانی کەەوە دەسەڵاتە بەڕێوەبەر ئەگاوانێ خاوەنەکەشان هەمان خاوەنە کە قەراری سیاسیەکات بەڕێزکاوە بەسەرانی ئەوەی ئێستا دەبیندرێ حەزب بەجۆی لە جۆرەکانی احتیکاری بواری عسکەری کردبی و احتیکاری یعنی سڵتەی عسکەری و پێشمەرگەی بەدەستەوە بێ یاسای بەدەستەوە بێ بازاڕی بەدەستەوە بێ ئابووری بەدەستەوە بێ ئەمە ڕوبەڕووی چ ترسناچێک دەبینەوە لە کاتێکە کە دەسەڵاتێکی بەهێز چێن ئەمانەی وە چی هەیە حیمایی کۆمەلگا بکە هیچ خێمانە نیە هیچ نوع شتێک نییە وعی ئەو جەماهیرە نەبێت چکە بەداخەوە ئەوەی کەەوە هەبووایە کە لە ساڵی ناوکانە هەبوو ئەوە یەکەم بابڕین بزوتنەوەیشی مەدەنی بەهێزمان هەبوایە بزوتنەوەیشی میدیای سەربەخۆمان هەبوایە بزوتنەوەیشی ئەکادمی و ئەبحاسی بەتوانەوە بەهێزمان هەبوایە بەڵام تەماشکە ئێمە لەما هیچ شێکمانەم نەماوە بزوت یەکەم با بڵین بزوتنەوەی مەدەنیت زۆربەی ئەو ڕێکخراوانەیە کە دروستکرا بەداخەوان یان ئەبێ ڕێکخراوی حیزبەکان بێ یان ڕێکخراوی سێبەری حیزبەکان بێ یان ڕێکخراوی لەژێر بۆچوونی حیزبەکان نابێ لەبرەوە جێی داخە کە ئەوە تا حەدێکی زۆر ئەوەی نەهێشت با بێن سەر میدیا ئەهلی لە ڕۆژات چ میدیاشی هەلی هەیە کە بتوانێت وتارێ بنووسێ قسەیە بکە هاوارێ بکە شتێ بکە بێتەوە زۆر کەمە لەبەر ئەمە کۆنتترۆڵشی کەمێ چێ بتوانێت ئاوا ناڕزایی و بێزاری ئەو خەڵکە تێبگەینە ئەگەر تۆ میدیای سەربەخۆ نەبێ ئەگە بێت و بزوتنەوەیشی مەدەنی نەبێ ئەگە بێت و ئەکادیمینێکی سەربەخۆ نەبێ ئەگەمێتە ناتوانێت تعبیل ئازار و ناڕزایی ئەو ملتە بکە بۆ بێتەوە هەمووش مهمتر چی نەبوونی بزوتنەوەی سندیکای سەربەخۆیە کە بتوانێت ڕۆڵێکی سەرەکی هەبێ لە پێناوی پارێزگاری مافەکانی بزوتنەوەی کرێکارانی بزوتنەوەی ڕخەوان بێتەوە بەدەهان هزار مامۆستا هەیە بەدەهان هزار کرێکار هەیە بەدان هەیە کوا سندیکاکان لۆ بارودۆخ لەوە خراپتر بێت قیران لەوە خراپتر بێت بۆ وجودیان نییە بۆ دەوریان نییە چکە بۆ ئەم سندیکانە دەوریان نەما بۆتە دەوری حیزب ئەم حیزبانی سیاسانی لە کوردستان نظامێکی شمولیان دروست کرد کە حزب حەقی خۆیان بە خۆیان یاوە بێتوانێت دەستقاتە ناو هەموو بەشێکی ژیانەوەنێ و هەروە حیزب ئەزمونەی هەیە بەم جۆرە بەم سیستەما کە جەنابەت پێ دوایە سیستەما عەلاماتی پرسیاری گەورەی لەسەرەوە لە ڕوبەڕووی شکالەتی گەورە دەبێتەوە ئەوەی جەنابەت متابعەت کردووە لە دەروی وڵات دەژی و ماوەیەکە گەڕایتەوە دەتوانێت بەبێت چاکسازی ڕاستەقینە ڕێ بکە دەتوانای مانەوەی هەیە ئەم بە بەوچینی من نەخێر ئەم سیستەمە ئەگەر بێت و بە گۆڕانکارێکی سەرەکی نەکات لە بونی سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە ناتوانێت بەردەوام بێ ئەتوانێت بەردەوام بێ بە هێز بەردەوام بێ بە داپلۆسین بەردەوام بێ بە بەڕق لە خەڵکەوە بێ هە و ئەو گاپەی ئەو کە لە بینی و لە بینی میلەتەکە ڕۆژ بە ڕۆژ فراوانترێ بێتەوە ئەتوانێت بکە بەلامەوە زەحمەتە ئەوی تا دوێنێ خاوڕێی تێکۆشەر بووە شاخا بووە ئیمڕۆ ئاساییشە خەڵک داپلۆسێنێ بەلامەوە ناڕەحەتیە دوێنێ تا دوێنێ کادریشە حیزبوو بووە ئیمڕۆ باشەکە بە دوای ئەم تێکۆشەر و ئەم ناڕەزایی و ئەم مۆزارە ئەگەرێت توی خاتە سجنەوە پرسیاری لە خۆی ناکە بۆچی ئەواکات پرسیارێکە کە ئەو نظامانە چۆن ناتوانین سوود وەگرین لە دەوروبەرەکەمانە لەما ئەم سی مەساڵەیە ئەو نظامانی کە خوان بە هێزەزانی چیان بەسەرها چیان هەبوو
العراق وبيجرين بو أبي أو من تبقى أو درجة بلي رحمة لك فندزي بيشو دواي حملة أنفال دواي هلبجة دواي كشتين بدان هزار كاس باي نبونتي واي لبكا بلي رحمة بك فندزي بيشو أو باشتر ولا ميكيتو أما النتيجة كواك أو من التهاولي بويا بيتو شي كرا بو دهن بو هزارها لادي كوا سوتنرا دمك يعني خلق دنسي خلشي وكو جنابتان قصدا كان تأصيق جموجول هي بلام أوي إستا هي يعني كاركا بمدوخة قويشت وكو دوتري دا صلاة جوينة قرت چون إما بتوان دري فشار دروز بكين چون كومالغا بهيز بي لبرامبر دا صلاتي كجوينة قري كإصلاحي شكا بمجوري دي كخوي دي وكو جناب دوتت لجر إشرافي بانكي نيو دولتي صندوقي دراوي نيو دولتيا زياتر كومالغا دا كوشي إما يعني بزوتنوي جماوري بزوتنوي مدني لكردستان لسا لتبارو دوخيكايا أم تحديانة تشين بديدي إيوا كروبروي أم حراكة اجتماعية دبيتو لإستا هيا جورتي تحداك توشي أو حراكة جماهيرية بكوا أبيت نوعيتي تكوشانكي بهيسكات دور كيتو ولا لشتا فرع كانوكم موشا لجنيجا كشا هرشا جرينجا بلان بي رون بي برانبري جرينجا بتواني خوي فراون كا يكرت نويك هبيت لبيني باش تجاوز كان دور كيتو لقضاء حزباتي تنها أم نارزايا تنها نابي تنها بو خلق أبي حتى شمولي قاعدة حزب كاني كحزب كاني دا صلاتي شكا بشيش أوانيش زرياني كوتولا برو بهيس كدني أو بيوندية أو برا يقرتوا لبيناي غورانكاري سيستميش السياسية لبيناي بوني فرنس كدن بسر غورانكاري لسيستمكا لبيناي هنا بيشوي بابلين رد كردنوي أو برنامج اقتصادية كدجبة بهجارانا كوضع شيء خراب تبدو زكابيها بما بردوام بين جرينجا زو جرينجا رولي أفرتان اللي راح بيت زو جرينجا سنديك كان حس كنوني أو رولي كأيبين أو نيك وابو دان راوا البرو بيوندي يقرتن فراون كردني أنا كبشويش مدني بشونا وميديا وكميديا براستان زور جرينجا بجيشي فراواني أم بزدنا وأمر رزان استكا أمره ودوينه وبياني دو بياني براروايا خوبشاندان بريوت سو بريوت دتشي لميديا لنا خلق تيجيشني زيادة دري لبريم خوبشاندان أنا لهاني شي سياسي بهرشة بسر خويا زاني وبيوايا لهاني سياسي تردسي لبشتا تومتي زورا زور بو أم بابلين خوبشاندان أنا دروست كري للرابردو خوبشاندان كرا خلچي تر بكاري هنا بو هالكتان سر بارگای لانی سیاسی تندو تیجی لکوتوا چی بکره ام خوبشاندانانه با آراسته بروه که اوی خویان دانه که اوی پیوندی با جهانی خلق اوی پیوندی با دستکاری ام سیستم واهیا زور حالیه ام نارزانه برانبر یک حزبی سیاسی روبروی بتوه چکل راسیه همو حزب سیاسی کان مسئول برنامه که وضعی کردستان گشت درجه بدرجه کم دو حزبي سرشي كوا دصلاتي كردستان دابشان كدو لما 24 صالي بيشوا إن جات حزب كاني كوا بجداري دصلاتي كدو وتعبتي أو سي حزبي كش كتاسة دصلات عمل خالية كم لبرو بوشونك بو بدش بدصلات بيه همو حزب كان كوا بجداري ندوس كدني أم قرانني كوا كردستاني كتتو خالي دوم أبي دوكيتو للتندو تجي أو تشارسنا ناكري بعكس ولا خدمتي أوانية كأنوي أو نرزانة بشكنا لخدمتي أوانية كأنوي هندزة منطقي كي بقولنا يعني هزار كس خوب شاندانك بلام دو كس نو تيجي بك همو خوب شاندانك ده شيء عندري يعني ما بس مويه ك دكريت شو ما مالا قلم بابا تاني أوي كنرزايا كان درو زكاة أوي كوا بجدارتي بأجان لوبيا زوجاري شيء أو دو زكاسي كبجناب الباسي كي كوا أو بدس بانقص خراوت ناو أو نرزايا بويتشي باتو شيء خلافي باتي أوش هي وتجربة الجاني زور هي لها ملاك وتنهب العراقانية زاني مالكاتي زماني مالكية ككرا لبغات شون كرا لغلاطاني كشا هي لبرو جرينجا أواني كإداري وسركداتي وريخستني أو بزدنا كان أو نرزانا كان أجان لوانا بيه مجالين بهيش شويك كوا كم دجبك حزبي تاني هابي بدج بده صلاة وساعات كاني بيه
استراتیجیکی ڕوونی هەبێ بۆ گۆڕانکاری سیستمەکە بەردەوامی هەبێ لەوەش تەنها ئەو نەبێ ئیمڕۆ بیکتوسێ چتە ماڵەوە بنویت لە ضمنی پرۆگرامێکا بێکەوە بەردەوام بێ کەوا دەسەڵات هەستکات ئەمە شتێکی تەنها شتێکی کتوپڕ نییە سوێن تاوە بێ بێتوانێت واز نەهێنرێ هەتاوەکو ئەو ئامانجانی کەەوە هەیە بێت بێشەوە. بەڵام هەندێک جار ئەو خۆپشاندانانی کە لە ماوەی ڕابردوو بەڕێوە چۆ ئەزمونانەی کە هەبووە بە تایبەتی ئەزمموی هەفتەی شوبات و هەندی هێزی سیاسی توانیان پێی بگەم بە دەسەڵات یعنی دۆخەکە ئەوی ئێسای دروست کرد یعنی بۆ خۆپشاندان مێژووی بزوتنەوەی جەماوەری لە کوردستان بەرهەمی ئەو توی نەبووە کە وەڵامێک یعنی هێزێک بداتە خەڵک ئێستا بێ خۆپشاندان بکە ئەمڕۆ هێزە سیاسیەکان یعنی خۆپشاندانەکەن و پێشتر بەیانەکەن یعنی بۆ نمونە ئەگەر دوانمونە وەرگری خۆپشاندانەکەی ئەمڕۆ حزبی شوعی بەیانەکە ئەوەی دێتە سەرزادە تەنیا ئەندام و لایەنگری ئەم حزبن خەڵکی تر نایە چۆن یعنی ئێمە دەستکاری ئەم دنیا بینێ بکەن کە پێی وایە یعنی ناومێت بووە و پێی وایە دانیشێ لە ماڵەوە باشترە ئەگەرنا هیچ شتێک نییە دەستکاری ئەم دۆخە بکات. زۆر ڕاستە ئەوەش بەشەکە لاوازی وعی سیاسی ناو کوردستانە لەماشە لە هەڵە گەورەکانی کە مەقصود بوو لەلایەن دەسەڵاتی سیاسی کوردستانەوەنێ نانتوانین کەڵتوری سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری وەکە خودی خەڵکی کوردی پێشخەن ژیانی کوردی خودی تاچی کوردیان بەرەو شتی ئیسلاشی برد بەرەو سایت گەورە بەرەو خانووی گەورە بەرەو تەلەڤیزیۆنی دووهەم بەرەو شتی سێم بەرەو ڕاکردندا پارە ژیانی خۆبەخشینی ژیانی کەڵتوری ژیانی خوێندنەوە ژیانی ئەوانە نیانتوانێت لەبەرەوە ئەمە هەمووی تەراکماتە بێت دروستەوەی کە چی کە وعی سەقافی وعی سیاسی کەم بێتەوە ئەوەی کە جەناب باسەکە زۆر ڕاستە جێداخە حەفەی شوبات و زودێنشی فراوانی گەورە بوو بێزارێک بوو لەوە بێتەوە بەشێکی سیاسی سوودی لەوە گرت بە خەلەکە و خەڵکیشی تووشی ئاژبەتاڵشی سایکۆلۆجی کرد بەڵام ئەمەش بێت دەرسێک بێ معنای ئەو نییە بێت و ئەو خەڵکە بەجێبە تۆ جاری کاتاتایە وایە معنای هەموو ظروفە مۆزوعەکە هەیە تێکۆشانی مەدەنیانە تێکۆشانی ناتون و تویژیانە ڕێگای تر هەیە بۆی خەڵک ئەم مافانە بەدەست بێنێتەوە کە لی سندراوە بەڕێ من گرنگیشە ئەم حقیقەتە بگاتە دەرەوەی وڵاتیش هەماتە بەڕێ من گرنگە وڵاتانی دەرەوە کە کوردستان خۆی بە دۆستێزانێت بزانێت چون حقیقەتێکی ناو کوردستانە ئاگونجێت وەلو تا ئەجزانن بەهۆی قونسڵەکانیانەوە بەهۆی زیادەکانیانەوەشکە وەلو تا حد احتمال ئەوان ڕازی بن کەەوە تۆ سیستمی کە بێ خزمەتی برجەوەی ئەوان کات لە ڕوونی استراتیژی خوان ناوچەکەیە کەسێک کە بێکەوە جێبەجێکردنی شروعەکانی سندوقی درراوی بەوەیەتەوەنێ کە لە خزمەتی بۆچوونی ئەوانەیە بێ با بەڕێگاوانێ لەبەرەوە لەو بڕام حتا کۆمەلگای کوردی لە دەرەوەی وڵات دەروی وڵات کارشیشان لەسەرەکەەوە بتوان پشتگیری و پشتیوانی ڕان نەڕازەکانی خەڵککەن و بەردەوامە لەم ڕۆژی عەسری تەکنەلۆژیشە قاڵێکێک گرنگ هەیە قەزەی بێتە دیجیتال ڕڤۆلوشن ئەمڕۆ جای وایە زۆر بەهێزترە لەوەی لە هین لە تەلەڤیزیۆن و لە رادیۆ و لە شتە دوو تەجربەی گەورەمان لە بەردەمایە تەجربەی انتخاباتی ئەمریکی و تەجربەی انتخاباتی حیزبی عومال لە بەریتانیا کە توانیان بگەنە دەهان سەدان هەزار کەس بەهۆی دیجیتال ڕڤۆلوشن و بەهۆی دیجیتال ئینفۆرمێشنەوەی کەوا تکنیک ئەلکترۆنی کەوا ڕۆژنامەش ناگاتە دەرەجوان لەبەرەوە باش ئەم میکانزمانەی کە یعنی هەم بەهۆی هاتنی تەکنەلۆژیا میکانزمی تازن کە بزنەوەی کۆمەڵایەتی و خەڵک دەتوانێت سوودی لەبەر بگرێت لە بەرامبەر ئەو با بڵێن میکانزم و ئەسبابە زۆرانی کە دەسڵات بەدەستوێتی و خۆی پێ بەهێز کردووە لە بەرامبەر میکانزمی تر یعنی ئێمە ئەزمموی زۆرمانەیە یعنی لە یەکێ لە خۆپشاندانە گەورەکانی لە وڵاتی مسر ینی هەرچی قوتابیانی جامیعا بوو هەبوو بۆ نمونە جلەکانیان بەعکسەوە لەبەرە کرد وەکو ناڕزایەتی نیش بەم جۆرە چوون بە دەوام و زەجە و ینی مەسجەکە گەیشتە دەسەڵات دۆتانیان بگەن مەبەستم ئێمە چۆن دەتوانین ڕێگای جیاوازی خەباتینی ناتوند و تیژی بدۆزینەوە ینی سودوەگرتن لە هەموو تەجروبەیەک شتێکی گەورەیە کەوا ئیسفادەی لێ بکرێتوانێت بەڕێی من مجتەمەعی مەدەنی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان چ ڕۆڵێک دەبێن لەم بابەتە گرنگە ئەو واتە گرنگە ئەو ڕێکخراوانی مجتەمەع مەدەنی بێنە دەرچن لەو قاوغەی کەوا هەن دانیشتون لە ژێر سێبەری حیزبەکان ئادان گەڕێنەوە بۆ ئەو ڕۆڵی کەەوە پێویستە بیکەن ئەوش لە خزمەتی بەهێزکردنی مجتەمەعی مەدەنیە ناو کۆمەلگاکە ئەو خاڵە زۆر گرنگە ئەوش بەوەش بەهۆی زەختێکی گەورە بێت لە سەریان
گەنجان دەورێکی سەرشی بین لە مەسەلە ڕۆڵی ئافرەت و تێکۆشانی ئافرەت و بەردەوامی ئافرەت و مافی ئافرەت و هێنانە پێشەوەی ئافرەت ڕۆژی بینێتەوە کۆمەڵگای نەوەی تازەی کۆمەڵگای کورد لە دەرەوەی وڵات پێویستە ڕۆژی تازە بینێ لە ئەوەی کەوا نەک تەنها پشتگیری تێکۆشانی میلەتی کورتکە بۆ ئەوەی کەوا سەربەخۆیی هەیە و ئازادی هەبێت و یەکسانی هەبێ بەڵکەوە تا کەوا ئەوش بستەوە بە دیموکراتێتی ناو کوردستانەوانێ ئەوش ڕۆڵی تایبەتی هەیە بەردەوام لاشکەشەوانێ سوودوەگرتن لەو تەجروبەی وڵاتانی کە و لە ڕێکخراوانی کە جیهان و نەقلکرێتەوە عکسکرێتەوە بۆ کوردستان بۆی سوودی لەگرێتەوە زۆر شت هەیە کەوا ئەتوانێت بکرێتەوانێ و جارێش کە بتوانێت سێقە بێت ئەو خەڵکە بێتەوە ڕاستە کەەوە هاوڕەکان و تێکۆشانەکان ئێوان جێخوان عرفانیان سوودیانەوە گرت بەڵام من تۆ لە هەما قەران مایتەوانێ بەردەوامی تێکۆشانتە لە بەرامبەر ئەوە یعنی کە هەرچەنە تا ئێستا ئەوەی ئێستاە ناڕەزایەتیەکان نەگەیشتێتەوە ئاستەی کە یعنی ڕای گشتی دروست بکە و فشاری جددی بێ یعنی بە شێوازی گروپ لە 1000 تا 1500 کەس تێپەڕی نەکرد و هەر گردبوونەیەک ببینی بەڵام لە بەرامبەر ئەوە توندوتیژی بەرامبەر بە خۆپشاندەران بەکاردێنرێ دەڕفێنرێن لە سەیتەرەکان دەگیرێن لە سلێمانی لە منتیقەی ڕانیە لە دۆهۆک لە هەولێر هەڕەشە لە خەڵک دەکرێت ئەم مامەڵەی هەیە ئەم عەقلەتەی کە دەسەڵات پێت وایە بە سەرکوتکردنی خەڵک پینەی ئەم قەیران و ئەم دۆخە دەکرێت بلامەوە سێرێکە کەوا ئیسفادە لە تەجاربی خوان ناکەن تەجاربی ناگەن تا دوێنێ خوان با بڵین مضحی بوون تا دوێنێ خوان هاواری منەظەماتی دەروانیان کرد کەوا وامان لێکەن ومان لێ دەکەن ئیساوی منەظەماتی دەرەوە کە بڵێ ئێوە واکەن و واکەنەوەنێ ئەم عەقلێتەی کەوا هەبێت عەقلێتە کە هەموو نیزامە شمولەکان بۆ یەکچوون پیاڕەنەوەنێ ئیمکان نییە داپلۆسین ئیمکان نییە ئەچیزی مخابرات ئیمکان نییە ئەم شتانە بتوانن دەنگی و قەیرانی سیاسی کە ئەبێ بەس قەیرانی سیاسی حلکەن وەقتیان لایە بات دایە پۆشێ بەس ڕقوکینەکە زیاتر بێتەوەنێ پێ دوای لە جێگای ئیجرئاتی ئەمنی دەبێت ئیجرئاتی تر بکرێت ئەبێ حەقی ئەو خەڵکە بێتکەوە ئازاد بێتەوەی کە ناڕەزای خۆی دەبێتەوەنێ مافی با بڵین دەستگا ئەمنیەکان مافی ئەو نیە خەڵک داپڵۆسی کات ئەبێ مافی پارێزگاریان بکات ناڕەزاییکردن حەقیشی مەشروعی مەدەنی دەستوریە ئەبێ هەموو کەسێتێک و بەشێکە لە مافی مرۆڤ کە لە لایحەی حقوق ئینسانی جیهانیە کە لە 1950 نووسراوە ئەمە بڵاوکاتەوە ئەبێ ئێمە کورد ئەگە بمانێ لە ریزی مرۆڤایەتی بین لە ریزی مجتەماعاتی مەدەنی بین لە ریزی ئەو کەسانی کە ڕێت بکە ئەبێ ریزی ئەو بکرێتەوەنێ گرنگە دەستگا ئەمنیەکان دەستگا سەربازەکان دەستگا حیزبەکان ڕێز بگرن لەو ناڕەزایە بیان پارێزن مەجاریان بن کەوا دەنگ بێتەوە لە خزمەتە ئەمە جارێک ئەمانگەرێتەوە بۆ چی ئەو دەستگا حیزبیدانە نابێ بەکار بێ بۆ پارێزگاریکردن و حیمای حیزبەکان و قیادەکان زۆر باش کاتی بەرنامەکە چەند دەقیقێکی کەمماوە لە ئێستا ئەگەر سەری جۆری ناڕەزایەتیەکان بکەین یعنی سندیکا هەیە بۆ نمونە نەک سندیکا بە شێوە گشتەکەی کە هەرچی ئەندەمانەیە یەشێتی مامۆستایان لەقی سلێمانی یان لەقی فلانە شوێندێ گربوونەوەی دەکا بە 100 کەسێک حزبێکی سیاسی دێ بامان شێوە دێ بە تەنیا گردبوونەیەکەکە چی بکرێ بۆ ئەم خۆپشاندانانە یعنی خۆپشاندانی گشتی بن و ناتون و تیژی بن بتوانین فشاری جددی دروست بکەن بە تایبەتی لەم هەڵومەرجەی ئێستادا ڕۆڵی پارتە چەپەکان دێتە پێشکە ئەوەی ئێستا دەبین دروشمی ئەوان جیاوازە لە دروشمی خەڵکی تر کە بۆ نمونە باز لەوە دەکا پێویستە پاشەکەوتی ئیزباری لا بدرێ ئەوان نەک تەنیا پاشەکەوت باز لە کۆمەڵێک هەڵو معنی شروعی خۆیان دەکەن پێویستە جێبەجێ بکرێ ڕۆڵی هەڵسوڕاوانی چەپ و پارتە چەپەکان لەم هەڵومەرجەی ئێستادا بۆ چوونی من ئەبێ ڕۆڵشی تایبەتیان هەبێت ڕۆڵشی بەهێزان هەبێ دوورکەنەوە لەو سیاسەتە کۆشانە تەقلیدیانەی هەیەن بۆیان هەیەە ویان ئاەن بیکەوانێ دوورکەنەوە لە مەرایی و مجاملەکردن لەو شتانە گەرنەوە بۆ ناو جەماوەری خەڵک گەرنەوە بۆ ناو ئازارەکانیان دوورکەنەوە دەرچین لەو بارەگە و بینانەی کە هیانە خەڵکی لە شوێنی شکاژی
تێکەڵ بنەوە سێقەی جەماوە وەرگنەوە لەگەڵ خۆیانە بچنەوە لەگەڵیان بۆ هانیان بن پێناوی دوا ڕۆژی خۆیانە لە ضمنی لە بۆچوونێکی سیاسە لە بۆچوونێکی ئابوووریە لە بۆچوونێکی چاکردنی چاکسازیشی بنەڕەتی لە سیستمەکەیە چەپ ڕۆڵێکی گەورەی هەیە و چاوەڕکە مێژووی خۆی هەڵساوە لە ئێستا هەڵەساوە داخوانێ چەپ بە هەموو بەشەکانەوانەیە لاواز بۆ و بۆیە لە ڕاستیە هۆی سەرەکی لەسەر نەکەوتنی ئەم ناڕەزانە لاوازی ڕۆلی چەپە ئەگەر ئەگەر چەپ بە هەموو بەشەکانەوانەیە بەهێز وایە سندیکەکان بەهێز بوونایە سەربەخۆ بوونایە منظماتی مجتمعی مەدەنی بەهێز وایە ئەم ناڕەزایی کەوا ئیسابین ئەو بێزاری کەەوە خەڵکەکەتیاتی ئیستا لە هەنگاوەکو مەرحەلێکی زۆر جیاواسرا بووینەوەە کەواتە گرنگە بۆ مامگەڕینەوە بۆ ئەوەی کەوا ئەم زۆرۆفە مۆزۆی کەوا ئیستا هەیە ناڕەزاوی بێزارەکەی خەڵک چۆن کۆکرێتەوە پاڵ پێوەڕێ بتیجاشی ڕاستە بۆی جایشکە تووشی هەڵک دەبینەوانە لە گرفتەکە بۆ گرفتێکی تر و بە ئەو خەڵکە جارشکە بڕوا و متمانە پێبێتەوە بۆ خۆی و بۆ دواڕۆژیشی و مافی خۆشێتی کەوا ژانێکی بەختەوەتر بژی بەڕست کاوە بێسەرانی نووسەر و هەڵسوڕاوی چەپ گەلک سپاس بۆ ماوەی لەگەڵمان بووی ماندوومان کردی سپاس بۆ بۆچنەکانت زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزم زۆر سپاس بینەران هاتینا کۆتایینامە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا لەگەڵ بەڕێز کاوە بێسەرانی گفتوگۆمان لەبارەی بەردەوامی قەیرانەکان و هەڵکشانی ناڕەزایەتیە جەماریەکان کرد و لە میانەی بەرنمەکە گفتوگۆ و تێگەیشتماندا لەبارەی ئەم ناڕەزایەتیە جەماوەریانەیە کە تێیدا باراستەی چۆن بکرێ ئەم ناڕەزایەتی وەرزی نەبێ چۆن بەردەوام بێ لە چوارچێوەی خەباتی ناتوند و تیژیانە تا هەڵقەیەکی تری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەنەوە کاتێکی ئارام بۆ هەمولایەک سپاس بە ئەوڕانم لە کۆنتڕۆل ستۆدیۆ.